سلاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزان تەوەری ئەم ڕۆمان تایبەتە بێ بە پرۆسەی خوێندن لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەوەی کە ئاشکرا و تاوەکو ئێستا یونسکۆ ئیعلانی بۆ کردووە لە 124 وڵات لە کۆی جیهاندا پرۆسەی خوێندن ڕاوەستاوە لە 124 وڵاتدا زیاتر لە ملیارێک و 200 هزار خوێندکار لە ماڵەوەن واتە پرۆسەی خوێندن لە 124 وڵات کە زیاتر لە ملیارێک و 200 میلیۆن خوێندکار دەکات لە ماڵەوەن و پرۆسەی خوێندن نییە و پرۆسەکە وەستاوە بە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆرۆنا و لە هەرێمی کوردستان نزیکەی 125 هزار خوێندکار بە هەمان شێوە لە ماڵەوەن و پرۆسەی خوێندن وەستاوە ئەوەی لە ئێستادا لە هەرێمی کوردستان جێباس و گفتوگۆیە چ لەسەر ئاستی وەزارەتی پەروەردە و لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا پرسیارەکە ئەوەیە پرۆسەی خوێندن بەرەو چۆ ئەچێ و کۆتایەکی بە چی ئەگا و تاوەکو ئێستا ئەم دوو وەزارەتە بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵەکە ئێمە لەم بەرنامە باسی وەزارەتی خوێندنی باڵاکەین پرۆسەکە بە چۆ گەیشتووە و دەیانەوێت چ بڕیارێک بدەن و ئەو هەڵبژاردانی لە بەردەستی وەزارەتی خوێندنی باڵایە بۆ تەواوکردن یا کۆتای پێهێنان یان تعویزکردنەوەی ئەو خوێندنی کە تاوەکو ئێستا نەکراوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان چۆن دەبێ و چۆن کاری لەسەر دەکرێت بێگومان دڵنیام ئەوەی کە خوێندکاری زانکۆ و پەیمانگا بێ و چ لە کەرتی تایبەت یان لە زانکۆ حکومیەکان دڵنیام ئێستا پرسیارەکەی ئەوەیە ئایا پرۆسەی خوێندنی ئۆنلاین دەچێتە بواری جێبەجێکردنەوە یا خودنا ئێمەش دەمانێت وەڵامی و پرسیارە بۆ تۆی خوێندکار و کەسوکارت و بۆ مامۆستایان و فەرمانبەران وەربگرین ئەم بەرنامەمان بە میوانداری بەڕێز دکتۆر ئامانج عەبدوڵڵا ڕاوێژکاری وەزارەتی خوێندنی باڵا دەبێت کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر زۆر بەخێربێی سوپاس بۆ ئامادەبوونە هەر بۆ زانیاریتان دکتۆر ئامانج تایبەتمەندێکی پسپۆڕێکی لە بواری ڤایرۆزانیایە کە دەکرێت لە کۆتایەکانی بەرنامەکە هەندێک لەسەر ڤایرەسی کۆرۆناش گفتوگۆ بکەین ئەگەر دکتۆر ڕێمان پێ بدا و پرسیاری لێ بکەین دکتۆر زۆر بەخێربێی سوپاس بۆ ئامادەبوونە قسەکە ئەوەیە و دڵنیام ئێستا هەموو خەڵک چاوەڕێی ئەم پرسیارەیە بیکەم خوێندن دەکرێت بە ئۆنلاین لە زانکۆ پەیمانگاکان ئێمە هێشتا بڕیارمان نەداوە بۆ زانیاری بەڕێز و بۆ زانیاری هەموو خوێندکارانی عزیز کە ئێستا گوێیان لەم بەرنامەیە دوێنێ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەنجامدرا بە ئامادەبوونی هەموو سەرۆک زانکۆکان و ئەندامانی دیکەی ئەنجومەنی وەزارەت و جەنابی وەزیر خۆی سەرپەرشتی کۆبوونەوەکە دەکات لەم کۆبوونەوەیە باس لە ئەگەرەکان کرا ئێمە پێ خۆمان بۆ هەموو ئەگەر و پێشهاتەیەک حازرکەین چونکە بڵاوبوونەوەی بەشێکی زۆری بڕیاردان پەیوەندیدارە بە بڵاوبوونەوەی ئەم پەتایە لە ناو هەرێمی کوردستان و هەروەها لەسەر ئاستی جیهانیشکە بڵاوبوونەوەی پەتایەکە بەرەو چۆ دەگا ئەمانە زۆر کاریگەریانە بێت لەسەر دروستکردنی بڕیار بەڵام ئێمە دەبێت خۆمان بۆ هەموو ئەگەرەکان حازرکەین بژاردەمان زۆر لە پێشە جەنابی وەزیر زۆر بە تەرکیز لەسەر ئەم مۆزوعە لە دیراسەدایە لەگەڵ سەرۆکی زانکۆکان و ئێمە بە بەردەوامی دیراسەی ئەەکەین و هەموو ئەو ئەگەرانی کە لە پێشمانن لەو کۆبوونەوەی دوێنێ تاوتێکراوە بەڵام هیچ بڕیارێک نەدراوە ئەگەرەکانیش ڕەنگە پرسیار بکرێت بڵێ ئەو بژاردانەی کە ئێستا لە بەردەستمانەچێ ئێمە ئەگەر سەیری بکەین ئێمە بە نیسبەتی خوێندنی زانکۆکانی هەرێمی کوردستانەوە هەڵبەتە مەبەستم زانکۆکانی پۆلیتەکنیکی و زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستانیشە ئێمە 2 هەفتەی داواممان لێ ڕۆشتووە بۆ 6 هەفتە داواممان ماوانی بە کۆی گشتی 8 هەفتە لە داوامی کۆرسی دووەممان ماوە یا سیمستەری دووەممان ماوە ئێمە ئەو بژاردانی کە لە پێشمانە بۆ معالەجەکردنی ئەم 8 هەفتە داوامە بژاردەی زۆرن ڕەنگە هەندێک لەو بژاردانە پەیوەندیدار بێ بۆی کێمە جارێ ڕابوەستین چاودێری دۆخەکە بکەین و ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان و ڕۆژی کۆرۆنا بکەین و دوایش بڕیار بین بۆ بتوانین ئەو 8 هەفتەیە لە کاتی ترا تاویز بکەینەوە بۆ نمونە لە مانگی 5 تاویزی بکەینەوە یان بژاردەیەکی ترەوەیە کە لە پشوی هاوین بەکاربێنین بۆ تاویزکردنەوەی ئەم مودەیە کە دێنە سەرەمە بەش بە تایبەتی بەشێکی ئەو زانکۆیانی کە ئێستا سیستەمی بۆلۆنیا بەکارێنن احتیمارەکاتنە سەر کردت ئێمە توانین بە شێوازی جیاجیا ئەو کردتانی کە پێویستە بۆ تەکمیلەی خوێندنی ئەم ساڵ پڕی بکەینەوە هەڵبەتە خوێندنی ئۆنلاین یەکێکە لە بژاردەکان ئێمە خۆمانمان بۆ ئامادە کردووە تۆ خۆ دەزانی ئەوەی کە گرنگە کە بزانرێەوەی کە هەم جەنابی وەزیر بە دەقیقی لەگەڵ سەرۆک زانکۆکانە دیراسی مۆزۆی خوێندنی ئۆنلاین نەکرێت ئێمە لە وڵاتی خۆمانە ژین و ئاگامان لە گرفتەکانی وڵاتی خۆمانە و دەزانین بووە پێش ئەوەندە ڕوونتری بکەیتەوە پێویستەکە ئاوا ڕوونی بکەیتەوە بەڵام دەمێت بزانم لەو ڕیزبەندی لە بەردەستی وەزارەتی خوێندنی باڵایە بژاردەی خوێندنی ئۆنلاین ژمارە چەنە؟ ژمارە 3 ژمارە 3
بەڵێش ژاردەی ژمارە سێمە یەکەم جار سەیری ڕەوشەکە ئەکەین دوایی بە پێی ڕەوشەکە بڕیاردین لەسەر خوێندنی ئۆنلاین. خوێندنی ئۆنلاین ئێمە دەزانین کە لە ڕووی بنیەی تەحتیەوە پێویستی بەوەیە کە هەموو خوێندکارێک و لەگەڵ هەموو مامۆستایەک ئامێرێکی ئەلکترۆنی هەبێ کە ڕەبت بێ بە ئینتەرنێتەوە کۆنێکت بێ بە ئینتەرنێتەوە. ئێمە دەزانین کە ڕەنگە ئەمە لای هەموو خوێندکاران نەبێ، بەڵام گەشتبینیشین کە لەوانەیە بتوانین معالەجە لە نەتیجەی دیراسەکردنی چارەسەر بۆ ئەم گرفتە بدۆزینەوە. لایەن کاتە ئەمە پێویستمان بۆیە کە ئاگادارین کە مشکلی کارەبا هەیە لە زۆر شوێنەوە دەبێتە لەمپەڕێک لە بەردەمە. لەگەڵیشیا ئایا پرسیاریەوەش هەیە کە ئێمە ئایا هەموو خوێندکاران و مامۆسایان ئامادەن بۆەوەی کە بتوانن پلتفۆرمێکی ئۆنلاین بەکاربێنن؟ ئەمانە هەمووی پرسیارن. ئێمە لە کۆبوونەوەکە بە وردی دراسەمان کردووە وەگەر ئێمە بگەینەوەی کە بژاردەی خوێندنی ئۆنلاین بەکاربێنین دەبێ ئەو گرفت و لەمپەرانە هەمووی چارەسەر بکەین. خۆشبەختانە لە ناو کۆبوونەوەکەیە بەشیکی زۆری زانکۆکان کە ئامادەییان نیشانداوە، توانای زانکۆکانیان نیشانداوە کە بتوانن بەسەر ئەو لەمپەرانە ئەگەر بڕیارماندا خوێندنی ئۆنلاین دەست پێ بکەین، هەوڵ بدەن کە توانەکانیان بخەنەگەر بۆەوەی بەسەر ئەو ئاڵنگاری و لەمپەرانەیە سەرکەوتوو بن. دکتۆرەوەی کە پرسیارە ئەوەیە کە مەرج نییە لەمپەرەکان لە لای زانکۆکان خۆیان بن. خۆ ڕەنگە زۆرێک لە زانکۆکان ئێوە باشتر دەیزانن بە خوێندنەوەتان بۆ دۆخیان بتوانن بگەنە ئەوەی کە بڕیار بدەن خوێندنی ئۆنلاین دەست پێ بکەن، یان ئەو بەشانی کە دەکرێت خوێندنی ئۆنلاینی تیا بکرێ بکرێ، بەڵام لەمپەر هەیە لە دەرەوەی ئەمە. جارێ باسی یاسایی وەزارەتی خوێندنی باڵا و ئەو بکەین. ئەم یاسایە ڕێئەدا وەزارەتی خوێندنی باڵا بڕیار بدا لەسەر پرۆسەی خوێندنی ئۆنلاین؟ لە ئێستاە طبعاً نەخێر، بەڵام ئەمەش دیسانەوە چارەسەری هەیە. ئێمە دەتوانین حتا دوێنێ یەکێک لە تەوەرەکانی کۆبنەوە کەمان کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەت باسی چارەسەرکردنی لایەنی یاسایی دەستپێکردنی پرۆسی ئۆنلاین بێ. ئێمە گەرمانەوێت دەست پێ بکەین ئەگەر بێتە هیچ اختیار لەبەر دەستمانان نەبێ و بۆ با بڵێن ئینقاسکردنی خوێندنی ئەم ساڵ بژاردەی ئۆنلاین هەڵبژێرین، بێگومان دەبێت چارەسەری یاسایی بۆ بدۆزینەوە و چارەسەرە یاسایەکانیش پێشنیازکراون دوێنێ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەتە باسی لێوە کراوە، حتا درافتێکیش حازرە بۆەوەی ئەگەر ئێمە گەشتینە سەر و بژاردەیە هەموو ڕێگریەکانمان چارەسەر کرد دەبێت. باشە، بۆ ئەم بابەتە ینی داوا لە پەرلەمانەکەن دواتر یان چۆن ئەمە معالەجاکەن بۆ یاساکە؟ بۆ یاساکە حتمما پێویستمان بەوە هەبێت کە بەو ڕێکارانی کە پێویستن بۆەوەی ڕەنگە بە تعلیماتێک بتوانین ئەمە جێبەجێ بکەین، ڕەنگە دواتریش لەگەڵ پەرلەمانە گفتوگۆ بکەین بۆی ئەوان باشترین ڕێگە چارەمان پێ بڵێن بۆی کە بتوانین لایەنی یاسایی دەستپێکردنی ئۆنلاین چارەسەر بکەین. سەرۆکایەتی حکوومەت لەسەر ئەمە ڕای چییە؟ هێشتا گفتوگۆ بەردەوامە. لیژنەی باڵایی ڕوبەڕووبوونەوەی پەتایی کۆڕۆنای نوێ بە وردی دیراسی ئەم بابەتەکە، ئەوانیش لە ئێستا لە دیراسەکردنان. جەناب دەزانی جەنابی وەزیری خوێندنی باڵا ئەندامە لەو لیژنەیە و ڕاگۆڕینەوە هەیە لەو بارەیەوە و بەنیسبەت لە لای دڵنیام لەوەی کە بڕیارێکە درێکە لە قازانجی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و قوتابیان و خوێندکاران بێت. باشە، ئەوەی کە باست کرد لەوەی کە بە خیاری سێم یاخود هەڵبژاردەی سێم خوێندنی ئۆنلاین بێت، دوو هەڵبژاردەکی تر ئەوەیە کە لە هاوینە شوشەکە دەکەین لە کەیاتوانیمان. طبعاً گرنگترین شت لە ئێستا ئەوەیە کە ئێمە ڕەچاوی ئەو ڕێنمایە تەندروستیانە بکەین کە پێویستن بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەم پەتایە. ئەمە با بڵێن گرنگترین پێکهاتەی ئەم مناقشەی ئێمەیە. ڕاست لە دوای ئەوە ئێمە لە بە چاودێریکردنی ڕەوشەکەەوە ئەگەر توانیمان ئێمە هەموو بارودۆخەکە لە بار بوو لە قۆناغێکی ترا دەست بکەینەوە بە خوێندن لە مانگی 5 قسە بکەینەوە یان پشۆکانی هاوین بەکاربێنین، ئەمانە هەموو بژاردن لەبەر دەستمانە. بەڵام دوای ئەوە ئەگەر نەمانتوانی هیچ کام لەمانە مساعید نەبوو بۆ ئەم پرۆسەیە، بێگومان ئۆنلاینێکێکە لە اختیارەکان. باشە دکتۆر، کاڵی ئۆنلاینێکێکە لە اختیارەکان با پرسیاری ئەوەش بکەین ئەو وانانی کە پراکتیکن، ئەو بەشانی کە زۆرتر پراکتیکن، جا لە زانکۆ پۆلیتەکنیکەکان بە یان لە زانکۆکانی تریش بێ بە دڵنیایە بوونی هەیە، ئەمانە ینی چۆن معالەجەی ئەمە ئەکرێ گەر باسی ئۆنلاین بکرێ لە دنیای لە کاتێکدا بوون بوورە لە کاتێکدا سیستمی بۆلۆنیا پرۆسسێکێکە لەو سیستمانی کە زانکۆ بە جددی ئیشی لەسەر کردەوە لە زۆرێک لە زانکۆکانە لە هەندێک لە بەشە خستێتە بواری جێبەجێکردنەوە کە ڕەنگە ئەم سیستمی بۆلۆنیایە
هاوکارێکی باش بێ بۆی کە قسە لەسەر خوێندنی ئۆنلاین بکرێ بەڵام ینی پراکتیکەکان چیان لێدێ ئەمەلەکان چیان لێدێ طبعاً ئەوەیە چێکە لە گرفتە گەورەکان بە تایبەتی بۆ بەشە پزیشکیەکان بۆ بەشەکانی زانستە سروشتی و تەطبیقیەکان بۆ بەشەکانی دیکەی وەکو ئەندازیاری و ئەوانەش دیسانەوە گرفتن بەڵام دەبێت بزانین کە ئێمە لە دنیای پلتفۆرمی جیاجا هەن بۆ خوێندنی ئۆنلاین لە دنیای چارەسەری جیاجا هەیە بۆ ئەم جوارانە من نامەوێت باسی ئەو چارەسەرانە بکەم لەم بەرنامەیە بەڵام مۆدێلی جیاجا هەیە بۆ معالەجەکردنی ئەو جانبانی کە پەیوەندیدارن بەوانە پراکتیکەکانەوە بەڵام کامیان نزیکترین مۆدێل لە دۆخی ئێستای زانکۆکان و نمونەیەکە دەتوانم بە جەنابەت بڵم هەندێک لایەنی هەندێک وانەی پراکتیکی هەیە کە دەتوانانی لە ڕێگای ڤیدیۆ و تیتۆریالەوە لە ڕێگەی تەسجیل کرێ و لە سەر ئۆنلاین دابندرێ و تەلەوە بتوانێت هەموو کاتێک ئەکسسی بۆی هەبێت بەرحاڵ ڕەنگە ئێمە مناقەشەکەمان ئەوە نەبێت کە بۆ هەر قسمێک هینێک هەیە معالەجەیەک بەس ئێمە دەڵێن هەموو ئەم ئەگەرانە مناقەشە کراون لە دوێنێ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەتە بەڕێز سەرۆکی زانکۆی هەولێری پزیشکی هەندێک لەو مۆدێلانەی باس کرد کە ئێمە توانین ئەتیمادیان لەسەر بکەین بۆ گروپی بچکۆلە چی بکەین بۆ گروپە گەورەکان چی بکەین چۆنی تیتۆریالی ئۆنلاین دروستکەین چۆن ڤیدیۆ تەسجیلکەین ئەمانە بەشێکن لەو مناقەشە و دیبەیتەی کە ئێستا دیبەیتێکی جددیە لەناو ئەنجومەنی وەزارەت و کۆمەلگای ئەکادیمی ئێمە بە تەکیدی بۆ ئەوەی قەراری نهایی لەسەر ئەمە بین ڕای زانکۆکان زۆر گرنگە ڕای کەسانی پسپۆر زۆر گرنگە و هەماهەنگی لەگەڵ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای نوێ ئەوەش ئاملێکی زۆر گرنگە چونکە ئێمە لەگەڵ بەتایبەتی لەگەڵ وەزارەتی پەروەردەیە پێویستمان بە هەماهەنگی تەواوەتی دکتۆر ئەوەی کە ئێستا لە کوردستان جگە لە کۆرۆنا باسێکی تری گرنگە ئەم گرفتی دابەزینی نرخی نەوتە کە کاریگەری لەسەر بودجێ هەرێمی کوردستانیش دەبێ قسەکەی من ئەوەیە لە ڕووی داراییەوە بیرتان لەوە کردوەوە گرفت دروست دەکات یان نایکات ئێمە ئەو پلتفۆرمانەی کە ئێستا ئیشی لەسەرەکەین بەشێکی زۆریان لە زمانی ئەو تاقەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هەیەی بۆ با بڵێن جێبەجێکردنی ئەو پرۆسەی کە ئێمەمانەوە بیکەین لەبەرەوە ئێمە شتکا هەمیشە کارێک دەکەین کە گونجاو بێ لەگەڵ واقعی هەرێمی کوردستان و لەگەڵ بەشێکی زۆری ئەو پلتفۆرمانە ئێستا با بڵێن وشەی هینی بۆ بەکارێنەوەی کە لە قودرەتی حکوومەتی هەرێمی کوردستان و لە توانای وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی و زانکۆکان هەبێ ئەجا لە بیرشمان نەچێ ئێمە هەندێک لە زانکۆکانمان لە قۆناغی زۆر پێشکەوتوان لە بواری بەکارهێنانی پلتفۆرمی ئۆنلاین بۆ خوێندن زانکۆمان هەیە هەرخۆی کامپەسی ئەلکترۆنی دیزاین کردووە لە چەند ساڵێک پێش ئێستا پێشەوەی هیچ گرفتێکیش هەبێت هەندێک زانکۆمان هەیە کە بۆڵۆنیا پرۆسس جێبەجێ دەکا با بڵێن پێکهاتی ئۆنلاین لە ناو کۆرسەکانیان هەیە بۆیە ئێمە دەڵێن گرفت و هەڵنگاری هەیە بەڵام دەبێت ئێمە خۆمان بۆ هەموو ئەگەرەکان حازرکەین و لە هەمووشی گرنگترەوەیە کە ئێمە دەبێت بەرچاومان ڕوون بێ و بتوانین لە کاتی پێویستە بڕیاری پێویست بدەین و ئەو ژیر و گرفتانەی کە هەیە چارەسەریان باشە هەڵبژاردەی تەجیلکردن بوونی هەیە لە هەڵبژاردەکانتانە هێشتا باسمان نەکردو نەخێر بیر لەوە نەکراوە خوێنیم ساڵ تەجیل کرێت نەخێر بە هیچ شێوێت باسی تەجیلمان نەکردو باش بە هیچ شێوێت هەموو تواناکان چڕەکرێنەوە بۆ پاراستنی خوێندنی ئەمساڵ باشە دکتۆر یەکیشتر لەو پرسیارانی کە گرنگە و لە فەیسبووکیش بۆم هاتووە باز لەو خوێندکاراناکە کە لە قوبڕوس و لە تورکیا داوای هاوکاریان کردو لە حکوومەت هێرم بۆی بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان دیارە خەڵکی کوردستان و لەو زانکۆیانی قوبڕوس و تورکیا دەخوێنن و خوێندویانە وەزارەتی خوێندنی باڵا حکوومەت هێرم چیان بۆکە بۆ ئەم مەوزوعاوە تایبەتی جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی خۆی شخصی ڕاستە و خۆ لەسەر خەتە لەگەڵ نووسینگەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ و بەڕێز با بڵێن بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوە و وەزیری گواستنەوە گەیاندن بۆی بتوانین چارەسەرێک بۆ گرفتی ئەم خوێندکارانی کە لە قوبڕوسن بدۆزینەوە و هەوڵەکانی جەنابی وەزیر زۆر چڕن و بەشێکی ئەوەی کە تاسن نەمانتوانیەوە با بڵێن بیان گەڕینەوە پەیوەندی بەوەیە کە پێویستی بەکردنەوەی ئەجوایی قوبڕوس و حتا تورکیا وچکەوانە ڕاستەوخۆ ناتوانن یەکسەر بێنەوە بۆ هەرێمی کوردستان ترانزێت دەبن لە تورکیا و کردنەوەی ئەجوایی عێراق و
کردنەوەی ئەجوایی تورکیا و کردنەوەی ئەجوایی قبرس ئەوە عملێکی زۆر معقدە بەڵام جەنابی وەزیر بە گفتوگۆ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە خەریکی چارەسەرکردنە حتا ئەگەر پێویستکە ئێمە بە تارێکی تایبەت ئەو خوێندکارانە بگەڕێنینەوە هەموو جهدێکەکەین بۆی کە بیانگەڕێنەوە ناو کەسوکاری خۆیان بۆ زانیاری بەڕێزیشتان ئەو خوێندکارانەی کە لە تورکیا بوون ئەوانە حدودیان بۆ کرایەوە بۆ ئەوی بتوانن لە ڕێگەی سنوورەوە سنووری ئیبراهیم خەلیلەوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان و بەشێکیان گەڕاونەتەوە هیوامان وایە کە بتوانین هاوکاری هەموو ئەو قوتابی خوێندکارانە بکەین کە ئێستا لە قوبرسن کاتێک هەیە کە بڵێن دەتوانن لەم کاتەیە کۆتایی بەم گرفتە بێنن یان تەنها گفتوگۆکان دەتوانن گفتوگۆکان زۆر چڕن و هیوادارین کە بتوانین بە سووترین کات ئەو گرفتە چارەسەر بکەین. باشە دکتۆرێکی تر لەو قسانی کە لە بواری ئۆنلاینکردنا دێتە ئاراوە بابەتە کاتژێڕی و ڕۆتینە ئیدارەکانن ئەمە چۆن قسەتان لەسەر کردووە؟ ئێمە کەسەی ئۆنلاین سیستەمی و پلتفۆرمی ئۆنلاینەکەین لە هەموو پلتفۆرمەکە پلتفۆرمێکی گشتگیرە هەموو جانبەکانی یەکگرێتەوە جانبی ئیداری یەکگرێتەوە جانبی تەکنیکی یەکگرێتەوە جانبی ناوڕۆکی پرۆگرامەکانی خوێندن ئەگرێتەوە جانبی دڵنیایی جۆری لە ناو پرۆسەی خوێندنی ئۆنلاین دەگرێتەوە هەموو جانبەکانی لە یەک پلتفۆرمە سەیر دەکرێت بۆ زانیاری جەنابیشتان وە لەسەر ئاستی لیژنەی باڵای ڕوبەڕبوونەوەی پەتای کۆرۆنا گفتوگۆیەک هەیە بۆی ئێمە گەر پلتفۆرمێکمان دانا پلتفۆرمێکی زۆر پرۆفێشنەڵ و پێشکەوتوو بێ و بە ئاسانی بەکار بهێنرێ و ڕسمی بێ بە ڕسمی ئێمە اشتراکمان تیا کرد بێ بۆی هەموو ئەو جانبانی کە جەنابەت باسی کرد معالەجە کرابێ. باشە دکتۆر گرێدانێک هەیە گرێدانەکە لە نێوان دۆخی ئێستای خوێندن و ئەو هەوڵانی ڕابردووی حکوومەت بۆ بە ئەلکترۆنیکردنی حکوومەت و ئایندەی پرۆسەی خوێندن ئەگەر ئەم سیانە بەیەکەوە گرێک دەینەوە دەبینین کە پێویستە هەرێمی کوردستان بە لە بەرچاوگرتنی و پێشکەوتنانی لە دنیاە هەیە نەک بۆ ئەم دۆخە بیر بکاتەوە بۆ ئایندە ئۆنلاین پرۆسس بۆ هەموو بوارەکان جێبەجێ بکە خوێندنی باڵا ئەم بیرکردنەوەی کە دەیکا ئەم هەنگاوانی کە دەینێ ئەم لەمپەرانی کە دەیەوێت لای با لە بەردەمی خۆیان تەنها بۆ ئەم دۆخەیەتی یان بیرتان لەوە کردوێتەوە لە ئایندەیە ئیتر پرۆسی خوێندنی ئۆنلاین و کارە ئۆنلاینەکان و پلتفۆرمە گرنگەکان گشتگیرەکان ئەوانی کە بازت کرد بابەتێک بن ئۆپشنێک بن کە ببێ بە بەرنامەی ئایندەی وەزارەتی خوێندنی باڵا و بچەسپێت و کاری لەسەر بکرێت. بێگومان قسەکەی جەنابەت دەقیقە هەندێک جار گرنگە هەموو نەتەوەیەک هەموو ئەو گیرگرفتانەی کە دێتە بەردەمیان هەموو ئاڵنگاریانی کە دێتە بەردەمیان وەکو فرسەتیش سەیری بکەن ڕەنگە بۆ ئێمە ئەمە فرسەتێک بێ بۆی کە بتوانین ژێرخانی ئەلکترۆنی موسەساتی خوێندنی باڵا بەهێزتر بکەین چونکە خۆ دەزانی ئێستا سەیری هەموو ئەو توێژینەوانە بکەن کە لە بواری ئایندەی خوێندنە بەبێ کۆڕۆناش لە دەرەوەی کۆڕۆناش ئایندەی پرۆسەی خوێندن سیرکە بەشێکی زۆری گرنگیەوەی کە پێڵێن بلندد لێرنینگ یعنی تێکەڵبوونی خوێندنی ناو کامپەس و دەرەوەی کامپەس گەورەترین کامپەسەکان ئەو کامپەسانە نین کە ئێستا تەلەبەکان لە ناو کامپەسا دەخوێنن گەورەترین کامپەس ئەو کامپەسانن کە ئەلکترۆنین و ژمارەیەکی یەکجار زۆری تەلەبە لە سەرتاسەری دنیا لە کۆرسی جیاجیا لە بەرنامەی جیاجیا لە پرۆگرامی جیاجیا دەخوێنن بێگومان ئێمە پێویستمان بۆ یەکە ژێرخانی ئەلکترۆنی و هەروەها توانای مرۆیی بۆ ئامادەکردنی موسەساتی و دامەزراوەکانی خوێندنی باڵا بۆ بەکارهێنانی تەکنەلۆژی لە پرۆسەی خوێندنە بەهێز بکەین چونکە دەرکەوتووە کە خوێندنی ئەلکترۆنی یەکێکە لە هۆیە کاریگەرەکان بەڵام لە بیریشمان نەچێ کە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە ئامادەکاری زیاترە و ئاگامان لە واقعی کۆمەلگاکەی خۆمانە. ببوورە ئەوانی کە لە کۆمنت پرسیارێکی زۆر هاتووە ناتوانم ناوی یەک بێکیان بخوێنمەوە بەڵام هەر بۆ تەئیشیدکردنەوەی بوانی کە لە بیدایەتەوە بەرنامەکان نەبینی بێ هەڵبژاردەی سێم بۆ وەزارەتی خوێندنی باڵا هەڵبژاردەی جێبەجێکردنی خوێندنی ئۆنلاینە و پرۆسەی ئۆنلاین خوێندنە ئەمە وەکو بیرخستنەوەیەک و خاڵی دووەمیش وەکو دکتۆر ئامانج ڕاوێژکاری وەزارەتی خوێندنی باڵا باسی کردووە دەزانن گرفت و کێشە زۆر هەیە لە بەردەم ئەم بابەتە بەڵام ئەگەر بڕیار بدەن کە پرۆسەی خوێندنی ئۆنلاین
ئۆنلاین جێبەجێ بکرێ ئەمان پێویستەکە لە پێش ئەو لەمپەڕانە لا ببن دواتر بیر لەوە بکەنەوە کە ئەمە جێبەجێ بکەن دکتۆر ئەوەی کە دوو خاڵی زۆر گرنگە دەمەوێت باسی بکەم وە زۆریشی بووە بە پرسیار ئەوەیە کە یەکەمیان کۆمپانیەکانی پەیوەندی و کۆمپانیەکانی دامیکردنی هێڵی ئینتەرنێت دەبێت بهێنرێنە ئەم بابەتەوە و دەبێت هەماهنگیان لەگەڵا بکرێ ئەمە خاڵی یەکەم وە کوالیتی هێڵەکانی ئینتەرنێت ئەمە بۆ خۆی زۆر گرنگە ئەمە خاڵێکیان ئەوی تریشان باز لە تاقیکردنەوەکەن 5-6 کەس نووسیوێتی تاقیکردنەوە چۆنەکەی نەگەر ئۆنلاین بێ ئێمە وەکو باسمان کرد لە پلاتفۆرمی ئۆنلاینە معالەجەی یا چارەسەری بۆ هەموو ئەو گرفتانە تێدایە و یەکێک لە با بڵێین لایەنەکانی ئۆنلاین خوێندنی ئۆنلاین مەسەلەی هەڵسەنگاندن و ئەسسمنتە کە پێڵێن ئۆنلاین ئەسسمنت ئەمەش مۆدێلی جیاجیا هەیە بۆ ئۆنلاین ئەسسمنت خۆ دەزانی لە دنیاە بەشێکی زۆری ئەوانی حتا خوتی بۆلۆنیا پرۆسس بەشێکی زۆری هەڵسەنگاندنەکان ئەسسمنتەکان ئەسسمنتی کواڵەتیە لە ڕێگەی ئەو راپۆرتانی کە خوێندکاران و قوتابیان ئامادەیەکەن بۆیە ئۆنلاین ئەسسمنت و پرۆسەی هەڵسەنگاندن و یان ئەوی کە ئێمە پێڵین تاقیکردنەوە بەشێکی گرنگی ئەو پلاتفۆرمانەیە کە ئەگەر بڕیارماندا خوێندنی ئۆنلاین دەست پێ بکەین بێگومان معالەجەی ئەو لایەنەشی تیاکراوە باش تەسەوڕەکەم ئێستا پەیامەکە گەیشت بێ کە پرۆسەی ئۆنلاین و خوێندنی ئۆنلاین چۆنە و هەڵبژاردنەکانی بەردەم وەزارەتی خوێندنی باڵا چۆنن بۆی کە ئەو هەشت هەفتەیی کە ماوە بۆ خوێندنی زانکۆ پەیمانگاکان لە زانکۆ حکومی و تایبەتەکانیش دکتۆروانی و کە باس کرد بۆ هەردووشانە پێکەوە ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژین و زانستی بڕیاردەری یەکەمە لە پرۆسەی بڕیاردان لە پرۆسەی خوێندن و ئەمە بە هەماهەنگی دەکرێت لەگەڵ لیژنەی باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆناش هەر زۆر باشە ئێستا بابەتێکی دیکە کە تایبەتە بە کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا و ئەو هەڵمەت و کارانەی کە هەن لەلایەن لیژنەی باڵای ڕوبەڕوونەی ڤایرۆسی کۆرۆنا جێبەجێ دەکرێن بەشێک لە کارەکان وەزارەتی خوێندنی باڵا بە جددی هاتە ناو بابەتەکەوە و دەیەوێت پشتیوان و هاوکارێکی باشی وەزارەتی تەندروستی بێ دەمەوێت پێم بڵی وەزارەتی خوێندنی باڵا دەتوانێت یان چی کردو و دەتوانێت چیتر بکا بۆ پشتیوانیکردنی وەزارەتی تەندروستی و بۆ زیاترکردنی وشیاری و باشترکردنی ڕێنماییەکان و زیاتر و خێراترکردنی پرۆسەی چاودێریکردن و چوزانمەوەی کە پێی دەوترێت تێستکردن و ڕوبەڕووبوونەوەی پرۆسەکە بەگشتی ئێمە سەرەتا ئەمانەوێت دەستخۆشی بەڕاستی دەستخۆشی لە وەزارەتی تەندروستی بکەین بۆ کارەکان ڕاست و سوپاسیانەکەین بۆ ماندووبوون و هەوڵیان ئەو کارانی کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەنجامی داون هەمووی بۆ پشتیوانیکردنی دامودەستگاکانی وەزارەتی تەندروستی بۆی بتوانن لە کارەکانیانە سەرکەوتوو بن جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی خۆی لەسەر خەتە بۆ مۆزوع و خۆی جگەلەوەی جەنابیان ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆنا لە هەمان کاتیشە سەرۆکی ژووری عەمەلیاتی سەرەکی وەزارەتی خوێندنی باڵایە ئێمە لە 26 دوای 2020 لە مانگی دووە کۆبوونەوەی بە سەرپەرشتی جەنابی وەزیری خوێندنی باڵا کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزارەت کرا تایبەت بە بەشداری داموزەکانی خوێندنی باڵا لە هەڵمەتی ڕوبەڕوونەوەی کۆرۆنا و لەو کۆبوونەوەیە کۆمەڵە بڕیاری گرنگدران و بەشێک لە بڕیارەکانی سە بە جەنابتان ئەڵێ هەر هەمان ڕۆژ لە دوای تەوابوونی کۆبوونەوەکە وەفدێک بە سەرۆکاتی جەنابی وەزیری خوێندنی باڵا سەردانێکی فەرمی جەنابی وەزیری تەندروستیمان کردو لەوێ هەموو پەیامەکانی ئەنجومەنی وەزارەتمان بە بەڕێزیان گەیاند ئێمە دەتوانین چی بکەین و چیمان کردو بۆ پشتیوانی داموزەکانی وەزارەتی تەندروستی لە هەڵمەتی ڕوبەڕوونەوەی کۆرۆنا یەکەمین شت لە فەرمانێکی وزاریمان دەرکرد بە تۆقیعی جەنابی وەزیر لەو فەرمانی وزاریە کۆمەڵی خاڵی گرنگی تیا هاتووە یەکەم لەسەر ئاستی هەموو شارەکان لە سەرۆکایەتی ڕاگری کۆلەجی پزیشکی لەو شارە لیژنەیەکی تایبەت پێگەهێنرێ کە دەبێت ژووری عەمەلیاتی ئەو شارە بۆ هەماهەنگی لەگەڵ داموزەکانی وەزارەتی تەندروستی هەموو توانامرۆیەکانی وەزارەتی خوێندنی باڵا لە پزیشکاران چکە ئێمە ژمارەیەکی زۆر لە پزیشکار و دەرمانساز و پزیشکی ددان و پسپۆڕی زانستە بنچینەیەکان و ڤایرۆسناسی و کیمیا و بایۆلۆجی هەن کە دەتوانرێت وەزارەتی تەندروستی سوودیان لێ وەربگرێت هەموو توانامرۆیەکان دەخینە خزمەتی ئەم پرۆسەیەوە و هەموو ژێرخانی زانکۆکان بە تاقیگەکان و ئامێرەکان و کەرەستە و پێداویستەکانەوە لە خزمەتی ئەم پرۆسەیە دەبن هەر بۆ زانیاری بەڕێستان ئێمە هەر بە پشتیوانی دارایی وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها بە
فەندی ڕاستە و خۆی جەنابی وەزیری خوێندنی باڵا تاقیگەیەکی تایبەت لە با بڵێین دەستەی کوردستانی بۆ دێراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی دروستکرا. ئەو تاقیگەیە بەشێکی بۆ توێژینەوەی زانستیە تایبەت بە توێژینەوەکانی تایبەت بە نەخۆشی کۆڕۆنا و بەشێکیشی دەخرێتە خزمەتی وەزارەتی تەندروستیەوە بۆ ئەوەی لە حاڵەتی پێویستە بۆ تێستەکان بەکاری بێنن بۆ تەشخیصکردن و بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە بەکاری بێنن و ئێستا ئەو مختبەرە حازرە افتتاح کراوە و برای بەڕێزمان بەڕێوەری گشتی تەندروستی سلێمانی خۆی سەردانی کردووە و ئەمە بە تەواتی لە خزمەتی دامودەستەکانی ئامادەیە کە کاری پێ بکرێت. باش لە ماوەی هەفتەیەکە بە هەمان شێوە لە گەرمیان تاقیگەیەکی تایبەتی زانکۆی گەرمیان ئامادە دەبێت بۆ ئەم پرۆسەیە. زانکۆی سلێمانی توانی سیستەمی GIS دروستکە بۆ داخڵکردنی داتاکان بۆی تۆ لە ریڵ تایم لە بەبەردەوامی بتوانی داتاکانی نەخۆشی کۆڕۆنا لە شوێنە جیاجەکانی کوردستان ببینی و داتاکانیش ئێستا حالیان لە ڕێگەی وەبسایتی و زانکۆی سلێمانی وەزارەتەوە بە هەمانجی لەگەڵ سیستمی GIS بۆ یەکەم جارە لە سەراستی لە ئاستی عێراقیش یەکەم جارە کاری پێ دەکرێت و زانکۆی سلێمانی ئێستا توانیوانە بە هاوکاری وەزارەتی تەندروستی کاری پێ بکەن و هەروەها زانکۆکانمان توانیوانە چەندین تیمی خۆبەخش ئامادە بکەن تەدریبیان پێ بکەن بۆی لە هەڵمەتەکانی ڕوبەڕووبوونەوە هەڵمەتەکانی با بڵێین هۆشیاری و خۆپارێزی ئاسوودیان لێوەربگیرێ. ژمارەیەکی زۆری خوێندکارانی کۆلێجە پزیشکیەکان لە سلێمانی هەولێری دووهۆک بەشدارن لەو خزمەتگوزاریانەی کە لە ڕێگەی هێڵی گەرمی 122 ئێستا دەستە بەرن. خوێندکاران بەشدارن و لەسەر هێڵەکەن و هێڵی 122 ژوابزان هەر هەڵقوڵاوی ناو وەزارەتی خوێندنی باڵا و بڵێن بەهۆکەکە لێەوە بۆ بە هەمانجی لە وەزارەتی تەندروستیە ئەنجامدراوە کە ئێستا کاری پێ دەکرێت. هەروەها هەرچ کاتێک دامۆزەکانی وەزارەتی تەندروستی پێویستیان بە هەر باڵەخانەیەک هەبێ بۆ هەر مەبەستێک بیانەوێ هەموو زانکۆکان هەموو دامەزراوەکانی خوێندنی باڵا هەموو ڕێکارێکیان ئەنجامداوە بۆ ئەوی خزمەتیان بکەن بەو ڕێگایەوە. هەروەها ئێمە بۆ زانیاری بەڕێستان و بۆ زانیاری بینەرانی ئازیز بۆ یەکەمین جار گروپی توێژینەوە دروستکراوە بە هەماهەنگی لە نێوان مامۆستایانی وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها تیمەکانی وەزارەتی تەندروستی پێکەوە گروپی توێژینەوەی فرە دیسپلینیان دروست کردووە بۆی بتوانن و کۆمەڵێک ئایدیای زۆر گرنگیان پێ بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی. لە هەمووشی گرنگتر دکتۆر توێژینەوەی زانستی دەمێت دواتر بە وردی باسی بکەین چونکە سەرچاوی توێژینەوەکان پێویستە لە وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکانەوە بگومان ئەمەوێت ئەوە زۆر بە وردی باس بکەی. بەڵێ باشە. ئێمە لەگەڵیشە کە لە هەمووی گرنگترە کە جەنابی وەزیری خوێندنی باڵا لە بودجەی وەزارەت فەندێکی تایبەتی سەرچاوەی تایبەتی دارایی فەرخان کردووە بۆ توێژینەوەی زانستی. باش دکتۆر با لێرە ڕاد بگرم ببوورە ئێستا دوای ئەم پرسیارە دەچینە سەر بابەتی توێژینەوەی زانستی کە زۆر گرنگە و زۆریش پێویستە بە تایبەتی بۆ ئێستا و وەڵامی زۆرێک لە پرسیارە نادیارەکان دەداتەوە توێژینەوەکان. بەس دەمەوێت باس جوابێکی جامی KH ئەحمەد بدەیتەوە دەڵێ ئێمە کۆمەڵی خوێندکاری کوردستانی لە هەنگاریا ئەمانەیە بگەڕینەوە طبعا دیارە ئاگای لێ بۆ کە باسی ئەوانی قوبڕس و تورکیا کراوە دەمەوێت بەوەی هەنگارەش بکرێتە سەر کاری وەزارەتی خوێندنی باڵا هیچ بەڵێنێکیان دەدەیت کە لەگەڵ وەزیرایەوە بەدڵنیاییەوە لەگەڵ جەنابی وەزیر و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بەدڵنیاییەوە کار لەسەر ئەو پرسەی ئەوانیش دەکەین. کاک جامی ئەوە کە بەڕێز ڕایۆشکاری وەزارەتی خوێندنی باڵا دەڵێ پەیامەکە دەگات بە وەزیر و لە ڕێ ئەوی شەوکاری بۆ ئەکرێت دەست خۆش بێ. دکتۆر ئەوەی کە زۆر گرنگە باسی بکەین توێژینەوەی زانستیە ڕەنگە لەسەر ئاستی دنیا نەک ڕەنگە بە دڵنیاییەوە لەسەر ئاستی دنیای سەر توێژینەوەی جیاواز لەسەر ڤایرەسی کۆرۆنا و لەسەر ڤاکسینەکان لەسەر دەرمانەکان دەکرێت. ئەوەی ئێمە دەتوانین بیکەین بە بینینی تاقیەکان و پێداویستە لۆجستیەکان و پسپۆڕیەکان لەسەر ئاستی زانکۆکان لە کوردستان بۆ توێژینەوە چییە و چ هەنگاوێک گیراوەتە بەر بۆی کە هان بدرێن توێژینەوە بکەن. فەرموو. یەکەمین شت کە پێویستە بۆ توێژینەوەی زانستیەوەی کە ژێرخان و سەرچاوی دارایی هەبێ. ئێمە هەموو ئەو ژێرخانی کە هەمانە لە زانکۆکانە و لە دەستگاکانی توێژینەوەی زانستی خستومانەتە خزمەتی توێژینەوەی زانستی دەربارەی نەخۆشی کۆرۆنا ڤایرۆس. لەگەڵیشیا وەکو عەرزمکردن جەنابی وەزیر فەندێکی تایبەتی تەرخان کردووە و داوامان کردووە ئەگەر جەنابەت بینی بێت جەنابی وەزیر بەڕەسمی لە کۆبوونەوەی تایبەت و هەروەها لە ڕێگەی
پرس کۆنفرانسەوە داوای لە هەموو توێژەرەکانی بواری پزیشکی بواری زانستە پزیشکیەکان و کۆمەڵی پزیشکی لەگەڵ زانستە بنچینەیە پەیوەندیدارەکان وەکو فیزیا و کیمیا و بایۆلۆجی و حتا زانستی کۆمپیوتەر و زانستی ماتماتیک و زانستی ئیپیدمیۆلۆژیەوەی کە ئەو زانستەی کە پەیوەندیدارە بە تێگەیشتن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکان. مانگهێشتی هەموو توێژەرانمان کردو ئەوانی کە پرۆپۆزەڵیان هەیە بۆ توێژینەوەی زانستی لەم بوارە با پرۆپۆزەڵەکانیان تەقدیم کەن لە ڕێگەی ئەو گرانتەی کە وەزارەتی خەنیباڵە ئەعلانی کردووە. ئێمە ئێستا ژمارەیەکی باش تقریباً 18 توێژینەوەی پرۆپۆزەڵی توێژینەوە گەشتوتە دەستمان. زۆر باش. ئەم 18 توێژینەوەیە وردە پرۆسەسەکرێن بۆ ئەوی پێداچوونەوەی هاوڵانیان بۆ بکرێ چکە پێ پیڕڤی پێدەڵێن بە لە زمانی زانستە ینی پێداچوونەوەی هاوڵانە بۆی بزانین ئایا پرسیاری توێژینەوە کە لەگەڵ ئەو بنیەی تەحتی و لەگەڵ واقعی کوردستان و هەروەها کە بەڕاستی خزمەت بە پرۆسەی کۆنتڕۆڵکردنی ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستان و هەروەها لە سەراستی جیهانیش مشارەکەیکی بەشداریی ڕەسەند بێ لە بەرهەمێنانی معریفە. لە دوای پێداچوونەوەی هاوڵانە ئێمە ئەو پشتیوانی داراییانە دەستەبەرەکەین بۆ ئەو توێژینەوەانە. بڕەکەی توێژینەوە دکتۆر فەندەکان چەنە بڕەکەی یان بەپی توێژینەوەکە دەگۆڕێت؟ توێژینەوەکان ئێمە سەیریەکەین بزانین سەقفێکتان بۆ دیاری کردووە تا ئەوەندە پارە یان دیسانەوە توێژینەوەکە احتیمالەکەی نەسەرەوەی کە بزانین ئەو توێژینەوانێکی ئێستا لە سەرمانە بەڵام گرنگەوەیە کە لە ناو بجێی وەزارەتی خەنیباڵە توێژینەوەی زانستیە سێکشنێک دانراوە بۆ توێژینەوەی زانستی دەربارەی کۆڕۆنا ڤایرۆس. باشە مەرجە سەرەکیەکان بۆ توێژەر چییە؟ دەبێت لە کوردستان بیکات، دەبێت تاقیەکانی شۆ بەکاربێنێ ئەو مەرجانە دیاریکرا؟ ئەو مەرجانی کە گرنگە بە لە توێژەری زانکۆکانی کوردستان بن یان هی وەزارەتی تەندروستی یان وەزارەتەکانی پەیوەندیدار بم کارە بن و دەبێت هەماهەنگی بکەن لەگەڵ وەزارەتی تەندروستیە و دەبێت گرنگە داتاکانی کوردستان گرنگە داتای کوردستان بەکاربهێنێ. ئیتر ڕێژنەوەکە پێویستە تاڵ کوردستانی بێ بێگومان داتای کوردستان بەکارمێنێ. ئێمە لە یادمان بێ من حەزەکەم بۆ جەنات و بۆ بینەرانیش ڕەنگە ئەمەش دیسانەوە فرسەتێک بێ بۆی ئێمە هەماهەنگی بکەین ئەو داتایانەی کە لە ئەنجامی کاری پراکتیکی دروزە بن داتای نەخۆشەکانمان هەمووی دەبێت بەکاربهێنین بۆ ئەوەی توێژینەوەی زانستی لەگەڵ بکەین. ئەمەی بۆ ئاسان کردوون بەشێکی پەیوەندی بە تایبەتی ئەوەی پەیوەندیدارە بە زانستی ئیپیدمیۆلۆژیەوە یارمەتیدا دەبێت بەڵام هێشتا ئێمە پێویستمان بە توێژینەوەی قوڵترە لەم بارەیە. بە تایبەتی پێویستمان لەوەیە باشتر تێبگەین ئەم ڤایرۆسەی ئەم سترەینی ڤایرۆسەی کە ئێستا لە کوردستانە دەسوڕێتەوە بۆ نەخۆشەکانی ئێمە هەڵگری ئەم ڤایرۆسن. مهمترین شتەوەیە سەیری نەخشەی جینەکانی بکەین و سەیری پێکهاتە بایۆلۆجیەکەی بکەین و سەیری سروشتی بایۆلۆجیەکەی بکەین و لەگەڵیشیا سەیری شێوازی ئیستیجابەی نەخۆشەکانمان بۆ ئەم ڤایرۆسە بکەین. هەموو ئێمە پرۆپۆزەڵمان دەستکەوتووە لەسەر لەم بوارانە. حتمما بەشێکی ئێمە تەکنۆلۆژیای دەرەوەی پێویستە دیسانەوە ئێمە پێویستمان بە هەماهەنگیە. لێرە یەک شت گرنگە ئێمە داتاکانی نەخۆشەکانی خۆمان حتا هەندێک توێژینەوەی زانستی سەرەتایی مانای زۆر گەورەی دەبێت بۆ سەرتاسەری دنیا چکە هەر وڵاتە و تەجروبەی خۆی هەیە تەعاملکردن لەگەڵ ئەم پاندێمیەکەی کە ئێستا هەیە. ئەوەی گرنگە لە لای ئێمە هەماهەنگی بکەین لەگەڵ ئەو هاوکارانەمان زۆر بە شێوەیەکی پۆزیتیڤ هاوکارەکانمان لە وەزارەتی تەندروستی یارمەتیمان دەدەن بۆی بتوانین ئێمە سوود لەو داتانە بە هەماهەنگی توێژینەوەی زانستی ڕەسەند بەرهەم بهێنین و بەشدار بین لە کۆنتڕۆڵکردنی ئەم ڤایرۆسە هەم لە سەراستی کوردستان هەم بەشداریش بکەین لە سەراستی دنیا. بەشێکی پرۆپۆزەڵەکانمان لە وردەسەی کردووە توێژینەوەی زۆر باشی تایە گروپی توێژینەوەی فرەدیسپلین دروست بوون ئێستا لە بەتایبەتی لە شاری سلێمانی من گروپێکیانم بینیوە کە ئەوانە با بڵین لە هەردوو وەزارەتی تەندروستی و وەزارەتی خوێندنی باڵا پێکەوە بە هەماهەنگی بەیەکەوە گروپیان دروست کردووە و پرسیاری زانستی زۆر گرنگیان لەبارەی کۆڕۆنا ڤایرۆس دروست کردووە و ئێستا هەندێکیان دەستیان پێکردووە ئێمەش هاوکاریانە بین و تەمیلیانەکەین. گرنگ یەک شتە گرنگەوەی ئێمە داتاکانی بواری کلینیکی بەکاربێنی لە توێژینەوەکانە ئەوەی لە زمانی زانستا پێی دەڵێن بێدی نەخۆشەکان ببەستینەوە بە بێنچی تاقیەکانەوە پێکەوە هەماهەنگی بکەین و پێکەوە توێژینەوەی زانستی ڕەسەند بەرهەم بێنین. زۆر سپاس دەکەم دکتۆر. کاتەکەم کەم ماوە یەک دوو پرسیار هەیە دەیکەم یەکیشان تایبەتە بە موچە پرسیارێکی زۆرم بۆ هاتوو بۆ موچە ئایا موچە وەزارەتی خوێندنی باڵای کێشەیەکی لەسەرە دابەش دەکرێت ئەوەندەی زانیاریت هەبێ؟ ئەوەندەی زانیاریم هەبێ وەزارەتی دارایی دڵنیایی داوە کە پرۆسی دابەشکردنی موچە بەردەوامێ بەڵام بەڕاستی من زانیاری نییە کەی بەزەبەت
موچەی وەزارەتی خوێنی بەڵام ئێمە بێگومان جەنابی وەزیر لەسەر خەتە بێ لەگەڵ بەڕێز وەزیری دارایی و هەموو هەوڵێکە دەین کە دوانەکەوێت. زۆر باشە ئەمەیان دیسانە پەیوەندی بە داراییەوە هەیە خوێندکارێکی زۆری دەرچوو یەکەم و دۆم و سێمی 2016 دەڵێن نەتیجەمان بەچی دەگادا ئەمەزرین دانامەزرین چاوەڕێ بکەین یان ئەمە هێشتا بەڕاستی من ناتوانم لە ئێستا هیچ کۆمنتێک لەسەر ئەمە بم بەڵام ئێمە پێشەوەی ئەم با بڵین پرسی کۆڕۆنا بێتە پێشەوەی مە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە لە پەیوەندیا بووین هیوامان وایە کە ئێمە جارێ ئەولەویەتمان بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغەیەکەگەر بڕیارش بدرێنە ئەتوان چن مامەڵە بکەن لەبەرەوە بەڕای من لە کاتێکی ترا دەتوانین ورتر لەسەرم زۆر باشە دکتۆر ئەگەر شتێک ما بێ لەسەر پشتیوانەکانی ئێوە بۆ وەزارەتی تەندروستی بۆ ڕوبە ڕووبوونەوەی ڤایرەسی کۆرۆنا لەماوەی ئەم 2 دقەی کە ماومانە کاتت دەدەمێ. ئێمە زۆر گرنگە توێژینەوەی زانستی ئەنجام بدەین کە ئێستا دەستمان پێکردووە زۆر گرنگە گروپەکانمان فرە دیسپلین بن لە بواری پسپۆری جیاجیا پێکەوە کار بکەن زۆر گرنگە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی تەندروستی لەسەر ئەو داتانەی کە ئێستا کۆبوونەتەوە هیچ سامپڵێکی ئەو نەخۆشانی کە ئێستا کۆبوونەتەوە هیچ سامپڵێک نابێت فەوتێ دەبێ هەمووی هەڵگرین بۆ توێژینەوەی زانستی بۆ ئەمەش ئێمە هەموو پێداویستێکمان تەرخان کردو بۆ هەڵگرتنی ئەو سامپڵانە ئێمە هیوامان وایە کە بتوانین توێژینەوەی زانستی ڕەسەن بکەین. ئەخیرشتی شمەوەیە کە گرنگە بۆ هەموو کۆمەڵانی خەڵک کە بزانن بڕیارەکانی وەزارەتی تەندروستی و بڕیارەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لەسەر ئەساسی زانستە زانست ڕێنوێنی دروستکردنی ئەو بڕیارانەدا دڵنیا بن لەوەی کە ئەم ڕێکارانی کە ئێستا هەیە ڕێکاری زانستین تازەترین توێژینەوەی زانستی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە دەرچۆ دەڵێ ئەگەر کۆماری میلی چین 5 ڕۆژ زووتر ڕێکاری توندی بگرتایەتەبەر لە سا 67 قوربانیەکانی لە پاراست بۆیە ئەمەی ئێستاز وەزارەتی تەندروستی دەیکا و لیژنەی باڵا دەیکا هەنگاوی زانستین هیوامان وایە کە هەموو کۆمەڵانی خەڵک پابند بن پێش ئێمەش لە توێژینەوە زانستی دکتۆر بەپێی پسپۆڕێکت کە ڤایرۆزانیە ئەم دقەی ماوە بە ئەستیغلالی بکەم بۆ ئەم پرسیارە زۆر قسە هەیە لەسەرەوەی کە ئەم پەتایە ئەم ڤایرەسە ڤایرەسێکی وەرزی دەبێت بە بینینی سارس و مێرس بە بینینی پەتاکانی دیکەی کە بڵاو بوونەتەوە بە مێژووی مرۆڤایەتی و ئەوانی کە پەیوەندیان بە ڤایرۆسەوە هەبووە پێشبینی تۆ لەم بوارەیە چییە؟ هیچ داتایەک نییە لەسەر ئەم پرسیاری جەنابەت کە بسەلمێنێکە ئایا ئەمە پەتایەکی وەرزییان نا هێشتا کۆمەلگای ئەکادمی نێودەوڵەتی کاری زانستی زۆر زیاتری دەوێت بۆ ئەوی ورتر لە طبیعەتی بایۆلۆجی ئەم ڤایرۆسە تێبگا ورتر لە کۆدەکانی نەخشەی جینەکانی تێبگا لە ستراکچەری پرۆتینەکانی تێبگا و لە ستراکچەری شێوازی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تێبگا بەڵام ئەوەی کە گرنگە لە ئێستایا من بە جەنابڵم ئەوەی کە توێژینەوە زانستیەکان بەردەوامن زۆر بە سەریعی توێژینەوەکان شێرەکرێن لە بەردەمی لە بینی کۆمەڵگای ئەکادیمیا و زۆری توێژینەوەکانی ئێستاش لە ئێستاە بەردەوامن وە هەدەفەکەش دۆزینەوەی ڤاکسین و دۆزینەوەی چارەسەرێکی ئەنتیڤایرۆسی محەددە بۆ ئەم ڤایرۆسە و من لەو بڕایام کە ئەوەی کە گرنگە کۆمەلگای مرۆڤایەتی لە مەرحەلای بیکە ئەوەیە کە هەماهەنگی ئەم پرۆسەی هەماهەنگی بۆ ناو وڵاتیش ڕاستە لەسەر ئاستی گلۆباڵ و لەسەر ئاستی دنیاش بە هەمان شێوە ڕاستە ئێمە بەشێکی زۆری ئەمە دەبێت زۆر ئاگاشمان لە سەرچاوی زانیاریەکانمان بێ بەشێکی زۆری ئەو زانیاریانەی کە ئێستا بڵاو بنەوە بەداخۆ بەشێکیان فەیکن ئێمە گرنگە کە سەرچاوی زانیاری دروست بە کۆمەڵانی خەڵک بڵین باش بەنسبەت وەڵامی پرسیارەکەی جەنابیشتەوە هێشتا ئێمە ماومانە کاری زۆرمانەیە بۆی تێبگەین لە ستراکچەر و لە طبیعەتی بایۆلۆجی ئەم هەر پرسیار دێت و شتی تریت بە خەیاڵا بەڕاستی وە پرسیاری تر دێتە پێشەوە دوا قسە ئەوەیە وەکو وەزارەتی خوێندنی باڵا بە هەمانگی لەگەڵ وەزارەتی تەندروستی بۆ ئەڵە وەزارەتی خوێندنی باڵا لە بەرەوەی توانە مرۆیە زانستیەکە ڕەنگە بوونی هەبێ لە بواری تەکنەلۆژی و ئینتەرنێت و بابەتی تەکنەلۆژیا و ئینفۆرماتیکدا و زانستەکەش لە لای وەزارەتی خوێندنی باڵا و تەندروستیش هەیە بۆ بیر لەوە ناکەنەوە کە ئەپێک دروست بکەن هەم بۆ وشیاری هەم بۆ دوایین زانیاریەکان و بێ بە سەرچاوێکی باوەڕپێکراوی هەواڵی بێگومان ئێمە پێویستمان بۆیە کە خەڵکی خۆمان و میلەتی خۆمان لە هەواڵی فەیک بپارێزین ئەو اختراحی جەنابیشە بە دڵنیاییەوە بە نەزەریاتی بار وەرەگرین و لەگەڵ تیمە تەکنیکیەکان و زانستیەکانی وەزارەت قسە دەکەین ئێمە ئێستا وەکو عەرزم کردی
چەند گروپێکی توێژینەوەمان هەیە بۆ توێژینەوەی لایەنی بایۆلۆجی و لایەنی پزیشکی ڤایرۆسەکە و لەگەڵیشیا تیمێکی ترمان هەیە کە لەسەر ئاستی زانستی کۆمپیوتەر و ئایتی کارەکەن ئێمە بەدڵنیاییەوە ئەم زانیاریە شێرەکەین لەگەڵیان بەڵام ئەوەی کە گرنگە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانەوەیە کە پابەندی ڕێنماییە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی بن ئەوانەی بە فەرمی لە وەزارەتی تەندروستیەوە زۆر باش سپاس دەکەم دکتۆر ئامانج عەبدوڵڵا ڕاوێژکاری وەزارەتی خوێندنی باڵا کە لە بەرنامەیەم شەوی گەرماوگەرم بەشدار بووی سپاس بۆ بەشداریت سپاس بۆیەش کە بینەر بوون ئومێد دەکەم کە بە بینینتان بگەڕێنەوە سەرەتای یەکەمی بەرنامەکە هەموو پرسیارەکان لەسەر بابەتی ئۆنلاین پرۆسەی خوێندنی ئۆنلاین و پرسیارەکانی دیکەیش کە لەم دواییەدا هاتوون هەمووی وەڵام داوەتەوە سپاستانەکەم کە بینەری گەرماوگەرم بوون سپاس بۆ کۆمنتەکانتان هاوکارێکی باش بوون بۆی کە بتوانم پرسیاری باشتر لە دکتۆر بکەم هەر شاد و کامەران بن و خواتان لەگەڵ